درێژەی خۆپشاندانی دانیشتوانی تۆپزاوا و دەوروبەرێتی. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرن بۆ پشتیوانی لە جوتیاران و داواکردنی مافە ڕەواکانیان. یەکێک لە خاڵی مەشروعەکانی یەکێک لە مادەکانی ئەوەیە کە دەبێ مادەی 140 تەفعیل کرێتەوە، چونکە کێشەی ئەم جوتیارانە و سەرجەم کێشەکانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و هەموو عێراق بە جێبەجێکردنی مادەی 140 چارەسەرە بێ. یەکێتی زۆر بە جدی کارەکە بۆی ئەم بابەتەیەک لا بکاتەوە و بە یاسا ئەم مافە بگەڕێنێتەوە بۆ خاونە ڕەسەنەکانی ئەگەر کورد بێ، ئەگەر تورکمان بێ، ئەگە مەسیحیەکان بێ، بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکە. ئێستا جوتیاران خۆپشاندانەکەیان کردووە بە 24 سەعات. وەزیری دادی عێراقیش لە ڕێگای تیمێکی پارێزرانەوە هەوڵی چارەسەری گرفتەکە دەدات. شەو بێ ڕۆژ بێ ئێمە هەر ئەبێ لێرە بێنین ئینسان ئەگەر بۆ بژێوی ماڵ و مناڵەکەی دیفاع نەکا و هەوڵ نەدا چی بکات؟ هیچ چارێ ترمانێ براکەم ئەوەی کێشەکە هیوادارم ئەوەی گوێی لێمە خەمخۆرمانە لە هەموو لایەنێک یارمەتیمان بدات. داواکان مادە 140 تەطبیقەکان حتى بۆ فایدە بۆ ئێمە بۆ گشتی فایدەی حارە بۆ کورد و تورکمان. لیژنەی جێبەجێکردنی مادەی 130 دەستور لەسەر کێشەی جوتیارانی کەرکووک بەدەنگ هاتوون. دەیانەوێت بۆ ئێستا کێشەکانی کەرکووک ڕابگرێن. ئەم کێشانە چارەسەرە نەستەمە تاو کاتێک کە بێکجاری چارەسەر دەبن لە ڕێگای دەستوری عێراقەوە. ئەگەر لە تۆپزاواش ئەم خێوەتە هەڵبژیرێت ڕەنگە لە داخوق و سەرگەڕان و ناوچەکانی دیکە خۆپشاندان و کێشەیە و شێوە دروست بێتەوە تا ڕۆژەی مادەی 140 بێکجاری کێشەی کەرکووک گەگلا دەکاتەوە. کارۆن محەممەد کورساد نیوز گوندی تۆپزاوا لە باشووری کەرکووک.